أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه وجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا من لدي خومان لصالي پنجا و حوتا بنخوشي سوريجا چاوم لدست داو استش لنفوسا بچاو ساغين وسراو لصالي پنجا و حوتا تمنم موالدم پنجا و سيا لپنجا و حوتا بنخوشي سوريجا چاوم لدست داو دوای اوي که لنخوشك هست نخوشكي سختي گرانم گرتوا باوكم خالي خوش ببردومي بو بغا بو بیانە بۆ لاش عوسمانی دوو ڕۆ خۆی بۆ چ شوێنێ بۆ کەرکووک بۆ چ شوێنێ ویست بێتی بۆ لێرە بۆ سلێمانی دوو دکتۆری ڕووسی لێ بووە ئەوانە هێناومی بۆ لە هەمیان ئەرکێکی زۆری کێشاوە بۆ ئەومێن چاوم بێتەوە نەتیجە چاوم نەهاتۆ دەسوو بە نابینایی ماومەتەوە ئیتر دوای ئەوە لە دیەکەی خۆمان لا یەکەم جار لە بیرم دێ شایب و لە دێکەمانە لەسەر بانەکە خەڵک دانیشت بوو منش لەگەڵ باوکما دانیشت بوو پیاوێ لێی پرسیم وتی تۆ چیەکەی وتم وەڵام من بەم شێوەیە هاتووم و ئەمانە وتی بڵێ یا ئەڵڵا وتم یا ئەڵڵا وتی بڵێ یا ئەڵڵا تۆفیقم بەی یا فەتاح فەتحم بەی یا ڕەزاق ڕزقم بەی کە ئەم سێنەم بۆ وتەوە وتی وەڵام ماشەڵڵا تۆ زۆر زیرەکی وەرە لا من دەرسی قورئان خوێنە ناوی مەلا ئەحمەد بوو خوا پاداشی باتەوە ئیتر هەموو ڕۆژێ ئەچووم لە ئەو دەرسی قورئان مەخوێن تا مدەیە خوێندەم ئیتر ئەو کاتە شەڕ ئەها بەسەرا دێکەمان ڕای کرد و ڕۆی کرد و ڕۆیشت و لە یەکدا بڕای اینجا ئەچوومە ئەچوونە هەردێیە لەو دێیە دەرسی قورئان مەخوێن لە ئەو مامۆستای ئەو دێیە چوینە دێی بەردەبەل چوینە دێی قاینەجە چوینە ئەو دێهاتانە بەهۆی ڕاکردنەوە هەمووی گەڕاین لە هەر دێیە من دەرسی قورئانەکەم هەر ئەخوێن دائیمەن حەزم لە دەرزوتنەوە کردووە یەک سات نەبووە یعنی بۆم گونجا بێت یەک سەعات نەبووە کە دەرس نەڵێمەوە دائیمەن دەرسم وتۆتەوە ئیتر لەوێ هەر لە حوجرەوە دەرسم کرد بە دەرزوتنەوە دوای ئەوە کە دەرسم وتەوە لێبوومەوە چوین بۆ بەغا لە بەغا لەوێ ئیمتیحانمان کرد بۆ تەعین بوون لە بەغا تەعین بوو بە قاری لە مزگەوتی ئیمامی ئەعزەم تقریبا 6 مانگە لەوێ بووم ئیتر نەقڵ بوومەوە بۆ سلێمانی لە مزگەوتی ئیسکان بووم بە قاری لەوێ جومعان قورئان مەخوێند و ئیتر لە ماڵیشەوە دەست مەخوێن کە گرانیەکە هات و ئەمانە هات دەستم کرد بە کەسابەت 6 ساڵی ڕێک هەموو ڕۆژێ ئەچوومە کەرکووک و ئەهاتمەوە عەلاقەیە شتمە هێنا و لێرە ئەمفرۆشت داوای یەک شتم لە هیچ کەسێ نەکردووە و ئەوە هەموو نابیناکان شاهیدن نەچووم بۆ هیچ شوێنە و داوای لە کەسیشم نەکردووە بەڵکو کەسابەتم خۆم کەسابەتم کردووە و ئەو 6 ساڵە هەموو ڕۆژێ ئەچوومە کەرکووک و یەک عەلاقە شتمە هێنا و لێرەش ئەو ئەمفرۆشتەوە لە بازاڕی لە قەیسەری نەقیب دوای ئەمانەکە کە ئەمانەم کرد و کەسابەتەکەم تەواو کرد و ئەمانە هاتین لە مزگەوتی بنطبق لە مزگەوتی بنطبق بووم بە ئیمام 15 ساڵ لێ بوو هەموو ڕۆژێ لە بەیانی و ئەچووم تا ئێوارە نەهاتمەوە لەوێ دەرسم بە تەلەبە وت و سەعی تەلەبەکانی کولیە سەعی پێکردن و لەوێ ئەبووم هەتا پارەکە خانە نشین بووم کە خانە نشین بووم بیرم کردەوە نابیناکان لە قورئان دوور کەوتونەتەوە کەس لیان ناپرسێتەوە وتم وەڵی من ئەمە لێرە لەوێ سەعیم لە تەلەبەی کولی ئەکرد وتم ئەمان پەکیان ناکەوێت بەڵام من ئەمانە هاتم وتم خوێندنگایە دروستەکەم بۆ نابیناکان محاولەیەکی زۆرم کرد لە کەسێکم دەستکەوێ بینایەکم بۆ کڕێک کەس دەست نەکەوت دوایی مامۆستا عومەر نێظامی بەوم وت ئەو وتی کاکە ئەمە کەس نایە بە دەنگی تۆ شتی بۆ کڕێ
وەرە من لە مزگەوتی خانەقای مەحوی لەوێ ژووری زۆر لێیە ژووری بۆ پیا ئەەکەم وەرە بۆ ئەوێ وەڵا ڕۆی و هاتەوە وتی وەڵا کاکە ژوورەکان هەموو کراوە بە چێشتخانە و ژووری لێ نەماوە چی بکەین هاتین لێرە وتیان وڵات دوو ژوور لە سەرەوە هەیە ئەم دوو ژوورەی سەرەوە دوو ژوورەکەی سەرەوەی بۆ وەرگرتم چوینە لا مامۆستا ئەبوبەکر خواجەزای بەتۆ ئێستش لێرەیە زۆر هاوکاری کردین ئەویش لەگەڵ مامۆستا تێگەیان و وتی دەباشە وەرن لێرە دەرسەکانتان بخوێن و لێرە ماینەوە ئیتر دەستم کرد بە ئیجازە دەرهێنانی ئەم ژوورە ماوەی 6 مانگ هات و چوم کرد و بێنەوبەرەم کرد هەتا لە ئاساژ ئێستا ئیجازەی ڕسمیمان هەیە لە ئەوقاف بەڵام هیچ هاوکاری و یارمەتی و هیچ شتێکمان لە هیچ کەسێ وەرنەگرتووە تا ئێستا تەنها لەسەر مەعاشەکەی خۆم چی پێویستی هەبێ جێبەجێ ئەەکەم ئەوە هەموو تەلەبەکان و جەماعەت هەموو شاهیدن الحەمدولillah تەلەبەکانمان بان کرد وردە بە ماوەی 6 مانگی ئێستا 7 تەلەبەمان هەیە ئەم 7 تەلەبەیە دێن ڕۆژانە دوانیان سیانیان چواریان دێن دەرسی قورئانە خوێن و بەم شێوەیە تقریبا ژوورەکەمان و مەدرسەکەمان هێناوەتە ڕاستە عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا براستي من زور سباسي مامۆستا عەبدولفەتاحی بەڕێزەکەم ئەو وای کرد کە ئێمە ئیتر بچین بەرەو قورئان من خۆم تەلەبەی جامیعە بووم و زانکۆم تەواو کرد و جەنابیشتان ئەزانن ئێستا بەداخەوە لە وڵاتەکەمانە کە تەعینات و دامەزراندن و ئەوانە بەگشتی وەستاوە و ئیتر لە ماڵەوە کە ئابە و ئەوانە جاری وا هەیە بیرەکەیتەوە چی بکەی بەڕاستی من لەلایەنم برا خۆشەویستانەوە ئەو ئۆفەرە هاتە بەردەستم کە مامۆستا فەتاحی بەڕێز ئێستا حوجرەیەکی ئاوای داناوە و لێرە قورئانە خوێنن و منیش زۆر حەزمە کرد قورئان لە بەرکەمیتر ئەم ساڵەکە زانکۆم تەواو کردووە و ئیشێکی وام نییە حەزم کرد تەرخانێکم بۆ قورئان لەبەرکردن ئێستا الحەمدولillah لەگەڵ مامۆستای بەڕێزە زۆر باش ڕۆشتوین و دوو جوزم تەواو کردووە الحەمدولillah لە جوزی قەد سەمیع اللهیام و لە سوورەتی